48 ساڵ بەسەر بۆردومانکردن و ڕاپەڕینی شاری قەڵاتزێدا تێدەپەڕێت. ئەم ساڵ یادەکە بە ساردوسڕی بەڕێوە چوو. هەموو بەڵێنێکی بەرپرسان بۆ هاوڵاتیان و کەسوکاری شەهیدان تەنیا دانانی تاجە گوڵینەیەک بوو لەسەر مەزاری شەهیدان. بەشێکی زۆری کەسوکاری شەهیدان بایکۆتی یادەکەیان کردو، دەڵێن بێزار بووین لە بەڵێنی ناڕاستی بەرپرسان، بەتایبەت کە تا ئێستاش وەکو پێویست ئاوڕ لە کەسوکاری شەهیدان نەدراوەتەوە و خزمەت نەکراون. بەڵاو کارە ساتەمە لە ماڵە بابم بووم، ماڵە مەحازی فەقەژە وەرکەوتن، ئیدی مامەم هات بە هات و هاوارکردی ماڵەمە بە بەرکەوتووە، دوایشتان ماڵە ڕستوی مام ئەحمەدی پیاوەکە شەر خزمی بابمە و ژنەکە شەر خزمی بابم بوو. هیچ ئەجارێ بۆمە هەرگیز نەکراوە بۆ تافەی. ئەمە یەک شەهیدانەیەوە 3 ساڵە ڕاهەنگرتووە. ئەمڕۆ هاتوین بۆ سەر قەبران بۆ لای کەسوکاری شەهیدان و شەهیدەکانمان و لە 24 داوا بزانم سەر قەبرانیان بیر دێتەوە. بەنای ئەو شەهیدانە هەمویان خۆیان تێر کردووە، هەمویان خۆیان پڕ کردو، هیچیان بە خەڵکی چییە؟ خەڵکی فەقیرچی ئیشیان پێێتی. هاوشێوەی کەسوکاری شەهیدان ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵی دادگەری بایکۆتی یادەکەی کرد. بەرپرسی ئەنجومەن دەڵێت دوای 48 ساڵ هێشتا قەڵاتزێ ئاسەواری خاپوورکردن و بۆردومانی پێوە دیارە. دەژڵێت دوای 32 ساڵ لە حکومڕانی کوردی نەتوانراوە ئاوڕی پێویست لە کەسوکاری شەهیدان و خەڵکی قەڵاتزێ بدرێتەوە. بایکۆتکردنی ئێمەش هاوسۆزی بووە لەگەڵ ئەو خەڵکە، پەرۆشی کۆمەڵی دادگەری بۆ ئەو خەڵکە، بۆ خاوەن شەهید، بۆ بنەماڵەی شەهیدان، بۆ کەسوکاری قوربانیان و بۆ خەڵکی قەڵاتزێ بە تایبەتی. هۆکاری بایکۆتکردنی خەڵکیش بۆ ئەو یادانە پشتگوێخستن و پەراوزکردنی شاری قەڵاتزەیە بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی مادی و معنەویەوە. بەڵام ئێستاش ئەگە سەیرکەین بڕۆین تەماشا قەڵاتزێ بکەین، ئاسەواری خاپوورکردن و وێرانکردن و وێرانی و ئەو بەشارەکەەوە دیارە و زۆر بەڕوون و ئاشکرایی دیارە هەتا ئێستا ئاوەدان نەکراوەتەوە، هەتا ئێستا بەداخەوە قەڵاتزێ مشکلی ئاوی خواردنەوەی هەیە بەداخەوە. ینی لە 24 نیسانی 1974 ڕژێمی بەعس بە چەکی قەدەغەکراوی ناپاڵم قەڵاتزێی بۆردومان کرد و هاوڵاتیانی ئەو شارەی خەڵتانی خوێن کرد. بەو هۆیەوە زیاتر لە 160 هاوڵاتی شەهید بوون و سەدانی دیکەش بریندار بوون. لە سایی ئەو حکوومەتە خۆماڵیەی بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە دەڤەری پشدار پشتگوێ خراوە و گەنجانی سەری خۆیان بەرەو هەندەران هەڵدەگرن و هاوڵاتیانیشی بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە گیرۆدەن. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.